سڵاتان لێبێ ئەزیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بە ئێوەی ئازیز شاد دەبینەوە. دەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەمان بریتیە لە پرسی دامەزراندنی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئایا لەم پرسەدا چه هێزێک گەمەکەری سەرەکی دەبێت؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەر یەک لە بەڕێزان مەولود باوەموراد ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان کردووە، هەروەها محەممەد حاجی بەرپرسی پەیوەندیە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان، هەروەها هێمن هەورامی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان. ئازیزان پێشەوەی بچینە لای میوانەکان با پێکەوە ئەم راپۆرتە ببینین کە هاوکارم ئەحمەد قادر ئامادەی کردووە. دوای ئەوەی لە 21 ئەیلولدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا و ئەنجامە سەرەتاییەکانی هەڵبژاردنەکەش ئاشکرا کرا، لە ئێستادا جگە لە باسکردن لە چۆنەتی پێکهێنانی کابینەی حکوومەتی داهاتوو، باز لە کارکتەرە سەرەکیەکانی خولی داهاتووی پەرلەمان دەکرێت و لێکدانەوەی جیاواز لەسەر هاوپەیمانەتی تازە و درێژکردنەوەی ڕێکەوتنەکانی پێشوو دەکرێت. چاودێرێکی سیاسیش پێی وایە پارتی وەک هێزی براوە کارکتەری سەرەکی دەبێت و بە دووروشی نازانێت حکوومەتێکی بنکە فراوان پێک بهێنرێت. خۆی کارکتەری سەرەکی ئاشکرا دیارە ئەوەی کە زۆرترین دەنجی هینایە کە بریتە لە پارتی دیموکراتی کوردستان و کارکتەری بەرامبەریش کە هەتا ئێستا مەعارەزە بۆ گۆڕان بۆ ئەو دوو لایە دەوری ئەساسی دەبین. بە تاکید حکوومەتی داهاتوو حکوومەتێکی زۆر نوێ دەبی لە کوردستان لەبەر ئەوەی تا ئێستا سیستەمی تەوافقی لەسەر ئەساسی دوو بووە و پێدەچی ئەوجارە لەسەر ئەساسی سێ لابی، بۆیە گۆڕانکاریەکان و پێشهاتەکان زۆر نوێ دەبن. لەگەڵ نزیکبوونەوەی کاتی ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن، باسوخواز لەسەر پێکهێنانی کابینەی داهاتوو چەندین سناریۆی جیاواز لەخۆ دەگرێت. بەشێک لە چاودێران پێیان وایە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر بە پاڵپشتی کەمینە نەتەوەییەکان کابینەی داهاتوو پێک دەهێنن، چونکە ئەم دوولایەنە بە ئاسانی ناتوانن دەستبەرداری یەکتر بن. لە هەمان کاتشدا ڕای جیاواز هەیە و پێیان وایە ئەم جارە هێزەکانی ئۆپۆزیسیۆن کاریگەریان زیاترە و ئامادەن بێنە ناو دەسەڵاتەوە. بەپێ ئەو دەرئەنجامانەی کە لە هەڵبژاردن هەتا ئێستا کە بە فەرمی ڕانەگەیەندراوە دەرچوون، ئەو سلەمی هەرەمی هێزە سیاسیەکان کە گۆڕانێکی جوزئی بەسەرداهاتوە بەوەی لە هەرێمی کوردستان ئێستا بە شێوەیەکی وازح پارتی دموکراتی کوردستان لە سەروی هێزەکانەوە دەدوای ئەو بسوتنەوەی گۆڕان 2000 یەکێتی نیشتیمانی دوو هێزی ئەساسی لەسەرەوەن. ئەم دوو هێزە ڕۆلی ئەساسی پارتی دیموکراتی کوردستان و بسوتنەوەی گۆڕان کە بە دوای یەکەوە دادێن دەوریان دەبێتەوەی خاریتە و نابێ یەکێتی نیشتیمانی کوردستانش لە بیرکەین لەبەر ئەو بنیادانەی باسم کرد. لەگەڵ هەموو ئەو پێشات و ڕاجیاوازانە ئەگەرێکی تری لاواز هەیە بۆ هاوپەیمانەتی و ڕێککەوتن لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ پێکهێنانی کابینەی هەشتەم. لەگەڵ لاوازی ئەم ئەگەرش باز لەوەش دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگەی ئۆپۆزیسیۆن هەڵبژێرێت. هەموو ئەمانە ئەگەر و پێشبینی کراون و داهاتوویەکی نزیک کارکتەرە سەرەکیەکان دیاری دەکات. ئەحمەد قادر تایبەت بە بەرنامەی گفتوگۆی پایتەخت. جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان. کاک مەولود دێمە لای جەنابەت سەرتاوەک لە راپۆرتەکەی بینیمان چەند ئەگەرێک هەیە لە بەردەمی دروستبوونی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان. تۆ ئەو ئەگەرانە کامیان بەهێز دەزانیت؟ بسم الله الرحمن الرحیم. لە ڕاستیە ئەوەی کە تەحەکومی حەقیقی لە مەسەلەکە کە بزانین ئەگەن چ نەتیجەیەک ئەوەیە کە نەتیجەکان دەرچێ. نەتیجەکان دەرچوە و کاتە ئێمە ئەتوانین بڵین نەخشەی سیاسی ئێستای کوردستان نەخشەی حکوومەتی داهاتوو چۆنە بێ. ئێستا هەرچی بڵین لەسەر ئەو نەتیجە دانپیانەراوە پشتڕاست نەکراوانەیە کە لایەن کۆمیسیۆن بە پشتڕاست بکرێت و پاشان محکەمە دانی پیا بنێ و پاشان کۆمیسیۆن ڕایگەێنە ئەو جا ئەمە بگەینە بە سەرۆکی هەرێم کە ئەوە نەتیجە ئینتیخابات ئەو ڕێگانەیە کە دەنگدان ئەیبڕێ و ئەگاتە ئەو شوێنەی کە ئیتر کەس ناتوانێت قسەی سەبکە و یەکلاکەرەوەی. بەڵام ئەگە قسە ئەگەرەکان بکەین ئەو دەنگە نافەرمیانە یا بڵێ ئەو ڕێژە و دەنگە نافەرمیانی کە ڕاگەێنراون بە تەسەوری من ینی ئیتاری هاوکە تەشکیلیان پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو خەریتە سیاسی کە هەڵبژاردن ئیفرازی کردو پێم وایە لە سێ حاڵ تێناپەڕێت. بەنسبەت من ئەو قسانەی کە یەکەم بۆچوونی خۆمە ئەجینا قسەکردن لەسەر حکوومەت و تەوافقات ئەوە ئەنجومەنی سەرکردایەتی حیزب بڕیایی لێدا ئەوەی کە ئێمە ئێڵێن هەمومان ینی بیرروڕاو تێگەیشتن و بۆچوونی خۆمان لێ تەسەوریەکەین یا با بڵین دەریە بڕین. من بە تەسەوری من ینی ئەگەری زۆر محکەم و ئەگەری یەکەم ئەگەری اتفاقی استراتیژی نێوان پارتی یەکێتیە بێ
کە ئەوەکو ئەساسێک جارە هەردوو لایەنبی لێکەن بزان ئەگەنە توانن حکوومەتێکی محکەمی لێ پێک بێن و ئەوانی تریشی بۆ بانکەن چونکە حکوومەتی ئیتیفاقی استراتیژی نێوان پارتی وێکێتی حکوومەتی نێوان دوو هێزی براوە نییە بەتەنها حکوومەتی نێوان دوو دەڤەرە حکوومەتی نێوان دوو ئیدارەیە دوو مالیەیە دوو عسکەرە دوو نازام چی لە ئاخری یانی دوو شتە دوو زۆنە لەبەرەوە پێم وانە بە ئاسانی هەڵبژاردنە گۆڕانکاری نەکرد گۆڕانکاری لە دەنگ و گۆڕانکاری لە وەزنی شتەکانان کردو گۆڕانکاری لەسەر ئەرز بۆ واقعی دوو زۆنی سیاسی نەکردووە و تەسەوریش ناکەم بەو ئاسانی بیکە مەگەر ئەمجا چوینە حکوومەت ئەو جابی لەوەکردنەوە ئەوە جارە ئیتفاقی یەکەم یعنی تەسەوری من وایە کە ئەوانیش هێزەکانی تری بۆ داوەتەکەن هێزەکانی تری بۆ بانگەکەن خاڵی ینی ئەگەری دوو هەم ئەوەیە کە هێزەکان خۆیان بۆ خۆیان بڕیار بدەن پارتی وێکێتی ڕێکەون لەسەرەوەی کەوا ئەم حکوومەتە با تەوافقی بێ لە ئیتفاقی استراتیژی دەرچین بە گوێرەی سەنگ سوچی بیکەین ئەگەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بڕیاریان نایە بابڕێ ئەوانەیە لە ڕابردوو ئۆپۆزیسیۆن بچکە ئێستا منطقی فراغین نە ئۆپۆزیسیۆن هەیە نە حکوومەتیش بە عەمەلی هەیە ئەم حکوومەتە ئێستا حاڵی حاضر حکوومەتی تەصریفی ئەعمال نیە بەڵام لە حکمی حکوومەتی تەصریفی ئەعمالایە بەڵام لەبەرەوەی سەرۆکی هەرێم هەیە ناچێتە ریزی حکوومەتی تەصریفی ئەعمال ماوە ئەو خیارە کە هەردووکیان پارتی وێکێتی ڕێکەون بڵێن ئێمە بە گوێرەی ئیتیفاقی استراتیژی ئەخین لاوە هەردووکمان متتەفیقە بین لەسەر حکوومەتێکی بنکە فراوان بە داوەتکردنی هێزە براوەکان دروستکەین خاڵی سێهەمیش عەرزکەم خاڵی سێهەمیش ئەوەتانێکە نەخێر هەر لە بنێڕە پێک بێن لەسەرەوەی کە هێزی یەکەم هێزی زۆرینە هێزی براوە بڵێ من حکوومەت تشکیل دەدەم و داوەتی ئەو هێزانە ئەەکەم کە براون ئەمە کە مۆدێری هەموو دنیای ئەمە مۆدێری انتخاباتێکی ئازاد و وڵاتێکی دیموکرات و وڵاتێکی ئەوەیە فەرمی ئەمە ڕێگا ئوسوڵیەکەی دیموکراتیەتە بەڵام ئەمەیان بە تەسەوری من تۆزێ دوور ئەبینم چونکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لە راپۆرتەکەشا باسکرا بۆتە بەڵگەنەویش لە زیهنی ئەو خەڵکە بە ئاسانی ناتوانن خۆیان یەکتری جێبێڵن لەبەر مەناطقی نفوزی خۆیان و نفوزی تریش لەناو نفوزی خۆیانە لەبەرەوە ئەوە بە ئاسان نبین بەڵام ماوە تۆ قسەی ئەخیر ئایا ئەگەر ئێمە هەمومان بچینە حکوومەتێکی بنکە فراوان ئەشێ بڵێ معارەزە نامێنێ یەکە حیزبێکی وەکو ئێمە مناقەشە لەسەرم من ئەو سێ خیار ئەبینم بەڵێ دەستخۆش کاک محەممەد بابێمە لای تۆ ینی تۆ لەکوێ ئەم ئەگەرانەی کاک مەولودی ینی ئەم کابینەی داهاتوو کێ کارکتەری سەرەکیە بێ کێ ئەو هێزە بێ کە ئەتوانێت فشار دروست بکا بۆ پێکهێنانی ئەم حکوومەتە زۆر سوپاسان دەکەم منیش وەڵام منیش وەکو کاک مەولود دەبێ باس لەوە بکەم کە هەتا ئێستا ئەنجامەکان بە فەرمی دەرنەچوونە و تەسبیت نەبووە و هەتا ئێستا لە ناو حیزبەکانی خۆشماندا بە شێوەیەکی چڕ و پڕ و بە فەرمی باز لە دروستکردنی حکوومەت و ئەگەرەکان و چی بکەین بۆ ئەوە نەکراوە و هەمومان چاوەڕێ ئەەکەین کە ئەنجامەکان بە فەرمی دەچن ئەو کاتە دەست بە دانیشتنی فەرمی و کۆبوونەوە و مفاوەزات بکرێت لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی دیکە لە دوو فاکتەر کاریگەری دەبێت لەسەر دروستکردنی حکوومەتی داهاتوویەکیان ئەوەیە کە واقعی کوردستان چۆنە چونکە واقعی کوردستان واقعی وڵاتێکی ئەوروپی نییە واقعێک نییە کە مؤسساتی دەوڵەت هەمووی دروست بوو بێ و جێگیر بوو بێ تەنانەت دەستا و دەستکردنی سەڵات بریتی بێ لە بردنەوەی حزبێک و لاچوونی حزبێکی تر لە دەسەڵات تەنها کورسیەکان چۆڵکەن و بستنەجێ ئەوانی تر مؤسساتی دەوڵەت هەمووی هەبێ واقعی کوردستان جیاوازە واقعی کوردستان کاک مەولودیش باسی کرد هەتا ئێستا بە شێوێک لە شێوەکان بە شێوەیەکی لەودی پەردەوە دوو ئیدارەی هەیە دوو زۆنی هەیە دوو هێزی سەربازی هەیە بە هەموو ناوەکانیەوە و تەنانەت لە ڕووی اقتصادی و لە ڕووی مالیشەوە ئەو جیاوازی هەست پێ دەکرێت ئەو دوو پارچەی هەست پێ دەکرێت بەداخەوە نەکراوە لە دوو کابینەی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان برادرانی پارتی وێکێتی نەیانتوانی ئەو یەکگرتنە دروست بکەنەوە. فاکتەری دووەمیان ئەوەیە کە لە ڕووی قانونیەوە تەبعاً هێزی یەکەم کە براوەیە زۆرترین کورسی هێناوە ئەو تەکلیف دەکرێت بۆ دروستکردنی حکوومەت ئەگەر ئەو نەیتوانی لە ماوەی فترەیەکی زەمەنیدا مانجێکە ئەوە دوای هێزی دووەم تەکلیف دەکرێت. ئەوەی من دەیبینم لەبەر واقعی کوردستان هێزی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستان دەبێ خۆی بە تەنیا لەگەڵ کەمینەکان کە یەکێک لە ئەگەرەکان بوو حکوومەتێک دروستکا و بیەوەی حکمی هەموو کوردستان بکە حکوومەتێکی لاواز دەبێ ناتوانێت لە پانتایی هەموو کوردستان لە زاخەوە تا خانەقین ئیداری ئەم وڵاتە بکە و خۆشیان حاشا لەو مەسەلەیە ناکەن کە لەو دیوی
دێگەڵە و کۆیەوە واقعەیەکی تر هەیە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان و لەم دیوەشەوە بەنسبەت بەزوتنەوەی گۆڕان و بەنسبەت تێژێتی نیشتمانی کوردستانیشەوە واقعەیەکترێ کەواتە بەڕای من بەهێزترین ئەگەر بۆ دروستکردنی حکوومەتی داهاتوو بریتی دەبێت لە حکوومەتێکی ئێتلافی ئەو حکوومەتی ئێتلافیە بەڕای من لە سێ لە زیاتر هەبێ ینی دوو لایەن ناکرێ حکوومەتی هەرێمی کوردستانی داهاتوو دروستکەن زۆر کارێکی سەخت دەبێ سێ ئەبێ چوار ئەبێ پێنج ئەبێ ئەمە شاردراوە نییە کە زۆربەی هێز ویلایەنە سیاسیەکان باسییان لەوە کردووە جاری ینی ئەم جارە لە دوای هەڵبژاردنەکان و ئەنجامەکەی خوازیار بچنە حکوومەتی هەرێمی کوردستان و بچنە دەسەڵات ئیتر ممارەسەی دەسەڵات بکەن ئیتر ئەو بەڵێنانەی بە خەڵکیان داوە جێبەجێ بکەن ئێمە ناشیرینەوە هیچێک لە دروشمەکانی هەڵبژاردنمان ئەوە بووکە دوای هەڵبژاردنەکە ئێمە دەچینە دەسەڵات اینجا شێوازەکەی چۆن دەبێ باسمان نەکردووە شێوازەکە بەڵام گرنگ ئەوەیە کە حکوومەتێک دروست بکرێ ئەم جارە جیاواز بێ لە حکوومەتەکانی تر جیاواز بێ لە حکوومەتەکانی تر دەبێت جیاوازش بێت چونکە واقع سیاسیەکە خەریتەی سیاسی گۆڕاوە لە دوای ئەم هەڵبژاردنەوە خۆی نەماوە دەبێت شێواز و میکانیزمی گەڕێمەوە لە زۆر سپاس کاکێ منیانی ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ینی باس لەوە بکەین کە سەرۆکی هەرێم بە ڕسمی تەکلیفی براوەی هەڵبژاردنەکانەکە بۆ دامەزراندنی حکوومەت ینی باس لەوە دەکرێت کە پارتی بەبێ گۆڕان حکوومەت تشکیلەکە باس لەوە دەکرێت کە تەنها ئاتیمادەکاتە سەر ئیسلامیەکان و یەکێتی و ینی ئەو ئارەعانی کە لە راپۆرتەکە شابینیت ینی تۆ بۆ چوونی تۆ لەسەر مەسلەی پێکهێنانی کابینی هەشتم چۆنە ینی بە نسبەت پارتی چی بکا باشترە جارێ پێشەمو شتێک لێرەوە پیرۆزبایەکی گەرەمە ڕاستی خەڵکی کوردستانەکەین بە بۆنەی سەرکەوتنی هەڵبژاردنەکان و بەشدارێکی بەرچاوڕوونی خەڵکی کوردستان لە هەڵبژاردنەکان و بە سوپاسێکی زۆریش و پیرۆزباییش بە هەموو لایەنە سیاسی بەشداربووەکان بەوانەی کە دەنگیان هێناویان بەوانەی کە وەکو پێویست دەنگیان نەهێناوە مهم سەرکەوتنی پرۆسەکە سەرکەوتنی هەمومانەوە هەمووشمان براوی پرۆسەکەین کەسیشمان دۆڕاوی ناو ئەم پرۆسەیە نین ئێمە تا ئەم لەحزێش کە قسەتان بۆکەین ڕۆژی سێشەمە 24 مانگا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان نەکراوە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ئێمەش نەکراوە تا هەڵوێستی ڕسمی پارتی دیموکراتی کوردستان ڕابگەینین چونکە تا ئێستا دەرەنجامی ڕسمی لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراقەوە ڕانەگەیەنراوە لەسەر بەرەنجامی هەڵبژاردنەکان بۆیە قسەکردنی سیاسی لەسەر وەرگرتنی هەڵوێست لەسەرەوەی کە ئەگەری پێکهێنانی حکوومەت چۆنە بێت نەبووە فاکتێک بۆ ئێمە بەڵام لەلای ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێمە پێمان وایە ئەگەر لە دروشمی هەڵمەتی بانگەشی هەڵبژاردننی خۆمانەوە دەست پێ بکەین ئێمە وتمانە پێکەوە بەرەو کوردستانێکی گەشتر نەمانوتۆ بە تەنها بەرەو کوردستانێکی گەشتریان ئێمە و تەنها لایەنێک بەرەو کوردستانێکی گەشتر ئێمە پێمان وایە کە ئەمە قۆنا ئیستیحقاقی مەرحەلیە پێویست بەوە کە هەموو لایەنەکان ئەوانەی براوی هەڵبژاردنەکانن هەر کەسەوە بە پێی استیحقاقی خۆی بەشدار بێت لە دروست بەشدار بێت لە گفتوگۆکردن بەوەی بێنە ناو دەسەڵات یان نێنە ناو دەسەڵات چونکە ئەرکەکانی ئەم قۆناغارقی ئەرکی گەورن ئەرکێکن بە تەنها بە پارتی دیموکراتی کوردستان ئیدارە ناکرێن ئەرکێک نین بە تەنها بە یەکێتی نیشتیمانی یان بە لایەنەکانی تری کە پێشتر وکو مامۆستا مەولودی شارەتی پێ ئۆپۆزیسیۆن بن ئێمە پێمان وایە قۆناغی دیالۆگ ئەبێ تێپەڕێنی بگەینە قۆناغی دانوستاندن چونکە دیالۆگ بۆ تێگەیشتنە بەڵام دانوستاندن بۆ ڕێککەوتنە لەبەرەوەی ئەم ئیستیحقاقە مەرحەلەی کاتۆتە پێش کۆمەڵێک ئەرکی گەورە لە سەرشانی هەموو لایەنەکان ئەخاتە ڕوو خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوەیە کە بتوانین هەمومان پێکەوە بەبێ قساکردنی یەکتری بەبێ سەپاندنی مەرج لەسەر یەکتری بگەینە تەفاهومێکی ڕێکوپێکە ڕێککەوتنێکی لێ بکەوێتەوە بەڵام من بە سەراحەت باسیکەم ئێمە تا ئەم لەحزەیەش کە باسەکەین لە پارتی دیموکراتی کوردستان پابەندی ڕێککەوتنی استراتیژین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و تا ئەم لەحزەیەش ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یان هەڵوێستی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەتکردنەوەی ڕێککەوتنی استراتیژی نەبووە بۆیە تا ئێمە وەکو پارتی تا ئەم لەحزەیەش بەردەوامی لەسەر ئەو ڕێککەوتنەوە بەردەوامی شەبین لەسەر ڕۆنی تا ئەو لەحزەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پابەندی ڕێککەوتنی استراتیژی بێ بەڵام لەگەڵ ئەوەشە هێزیتری براوەشن لە ناو ساحەکە ئێمە دڵنیاین پاش ڕاگەیاندنی ئەنجامی فەرمی دەنگدان لە هەرێمی کوردستان لە لای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە ئەو کات بەپێی ئیستیحقاقاتی تازی ئینتیخابی گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکان دەکرێت چونکە پارتی دیموکراتی کوردستان هێڵی سووری بۆ گفتوگۆ لەگەڵ هیچ لایەنێک نەبوو لە پێشترەوە ئێستاش ناشی بێ ئێمە لە سەردەمی پێکهێنانی کابینەی شەشەم لە سەردەمی پێکهێنانی کابینەی حوتەم پارتی و یەکێتی پێکەوە لەگەڵ برانی بزوتنەوەی گۆڕان کۆبوونێتەوە سەردانی یەکگرتووی ئیسلامی کراوە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی قسە کراوە داوایان لێکراوە کە بێنە ناو کابینەی شەشەم یان ناو کابینەی حوتەم یان حکوومەتی بنکە فراوان دروست بکرێت بۆیە بەپێی ئەو ئیستیحقاقە تازەی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەگەرێکی زۆر وارد هەیە کە حکوومەتی یاندەی کوردستان حکوومەتێکی ئیتیلافی بنکە فراوان بێت کەواتە پارتی مەرجێ بێت بۆ ئەوەی کە لایەنێکی دیکە بێتە ناو حکوومەتەوە بێجگە لە یەکێتی دیسانەڵم هێشتا ئێمە هەڵوێستی ڕسمی ئاخرەمە پێویستی بە هەڵوێستی ڕسمیەکە ئەمەی پاسەکەم بۆ چوونان بۆ چون جایە لە هەڵوێستی فەرمی پارتی بەو ئاراستەیە ئەبێ کە ئێمە
پێمان وایە هەموو لایەنە براوەکانی ناو پرۆسەکە خاڵی هاوبەشمان زۆرە تا خاڵی ناو کۆک خاڵی هەرە گەورەی هاوبەش نێوان هەمومانان نیشتیمان و کوردستان و ئێستا و ئایندەکەیەتی کە پێویست بەوە کە ئێمە قۆناغی عاتیفە و جوڵاندنی سۆزی خەڵک بەجێ بێڵین لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە بگەنە قۆناغی لۆجیک و بە لۆجیک قسە لەسەر ئێستا و ئایندەی کوردستان بکەین ئێستا و ئایندەی کوردستان پێویستی بە بەشداری هەموو لایەنەکان هەیە بەڵام بە سەراحەت پێویستمان بەوە بێ ڕێککەوتنێک لەسەر بەرنامجی سیاسی کابینەی هەشتم هەبێ کاتێک کە گەشتینە ڕێککەوتن لەسەر ئەو بەرنامجێک کە کابینەی هەشتم ئەیبێ ئیتر ئەو لایەنانەی کە پێشتر لە ئۆپۆزیسیۆن نبوون ناکرێت قاچێکیان لەناو حکوومەت بە قاچێکیان وەکو ئۆپۆزیسیۆن بمێنەوە کە ڕێککەوتن لەسەر بەرنامجێکی حکوومەت کرا ئەبێ هەموو لایەکان وەکو یەک بەشدار بن لە بەڕێوەبردنی کاروباری ئەو حکوومەتە ناکرێت لەلایەک بەشێک من لە حکوومەت و لەلایەکیش دژی حکوومەت کار خۆش کاک مەولود ینی سەرۆکی هەرێم تەکلیفی ئەو لیستە ئەکات کە بردوێتیەوە لە هەڵبژارنەکان بۆ پێکهێنانی حکوومەت ئەکرێت وەکو ئەوەی کە لە بەغدا ڕوویدا کوتلەیەکی گەورە لە ناو پەرلەمانە حکوومەت دروست بکات بەدەر لە لیستی براوە لە ڕاستیا وەکو بەڕێز کاکە من ئاماژەی پێکرد ئەوە کە عەلاقەلۆکو ئێمە نوێنەری حیزبەکانی خۆی نوێنەری پارتی دیموکراتی کوردستانە کە ئەوان پابند بن بە ئیتفاقی استراتیژیەوە یەکەم قسە بوو کە من ئاماژەم پێکرد ئەوە یعنی بەپی ئاماژەکان بەپی تەخمینات لایکەمەکەی براون لایکەمینەکەی 50 زائیدەن 2 3 و 4 و 5 شکات هەر بە هەردووکیان معناتان هەر ئەو خیاری یەکەمەی بەندە بوو کەوتم ئەگەر ئیتفاقی استراتیژی مابێ ئەوان هەردووکیان پێکەوە ئەبنە یەک کوتلە و خەڵکی تری بۆ داوەتەکەن کەواتە ئەگەر مەرجی نەبێت بۆ ئەو بەشدار ئەگەر ینی بەشدار بێت لە حکوومەتێکا بە بێ مەرج یاخود مەرجی پارتی قبول بکات ئەگەر یەکێتی مەرجیانی هەموو مەرجەکان لێو نووسراون خوشی بەڕێزم ینی هەموو مەرجەکان لێ هەن تەواو اینجا یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان متفقن لەسەر بەپی ئەحجام و بەپی قورسی و سوگی خۆیان ڕێکەونەوە سەر قەزیەکان مهمەوەتانێ ئەم ئیتفاقەیە 10 خاڵ بێ 5 خاڵ بێ 6 خاڵ بێ ئەو گشتە ئیشکالاتەکانی بڕیوەتەوە ماوەتۆ سەرەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەفاوتکە لەسەر ئەو وەزیرە یا ئەو وەزیرە پارتی تەفاوتکە لەسەر ئەو وەزیرە یا ئەو وەزیرە ئەمە بە نیسبەت ئیتفاقی هیچ ناگۆڕێ تەنها قورس و سوچی شوێنەکانی خۆیان ئەەکەن بەڵام مهمەوەتانێ ئەم دوانە ئەگە پێکەوە بە ئیتفاقی استراتیژی بکەن کوتلەیەکی براوەی ئێستا مستحقی حکوومەت بەپی قانون داوەتی خەڵکی ترەکە بۆ حکوومەتەکە کەواتەمە حکوومەتی ئیتلافی پێ ناوترێ ئەمە حکوومەتێکی پێوتی تەرەفی براوە ئەوێ لەگەڵ کۆمەڵە تەرەفی ترا حکوومەت دروستکە ئیتلافی ئەوەیە کە براوەکە خۆی بەتەنها ئیتلافی ئەوەیە کە براوەکە خۆی بەتەنها وای دایم بەپی تەخمینات کە ئێستا پارتی دیموکراتی کوردستانە ئەو وەکو براوە وەکو زۆرینەی پارلمان حەقی ئەوەی هەیە کە داوا لە ئەطرافی ترکا بڵێ وەرن کاکە بۆ حیوار بادانیشین بەڵام ئەگەر پابند بێ بە ئیتفاقی استراتیژی وەکو کە هەیە وەنا من تەسەورەکەم ناشتوانە نەبێ ینی سیاسیەن ناو بەپی حکمی ناوچەکە بەپی حکمی ئەقلیم ناتوانێت نەبێ بۆ خۆشی یانی لە مەسلحەتی پارتی دیموکراتی کوردستانی شەوا بکە کەواتە ئێمە لە بەردەم حاڵەتێکان پێوتێ حکوومەتی ئیتفاقی استراتیژی بەڵام هەردوو لایەن ڕەنگە لەسەر ئەوە کۆک بن کە ئەطرافی تر پێویستە مشارەکە بکات و پێویستە ئەم حکوومەتە بن کە فراوان بێت ئەمەش ناکاتە ئەوەی کە ئەمە حکوومەتی تەوافقاتی سیاسیە ئەکاتە حکوومەتی کوتلەیەکی براوە کە حکوومەتی ئیتفاقی استراتیژیە زائیدەن لایەنەکانی تر بەڵام لایەنەکانی تر مەسەلا ئەگەر بڵین برادرانی گۆڕان بەشداریان کرد یا ئێمە ئەگەر نازانم یعنی قیادەی سیاسی ئێمە چیەڵێ من باسی ئەگەرەکەم ئەگەر بەشداری کرد لەوانەیە کۆمەڵێک مەسەلا تێگەیشتمان هەبێ کۆمەڵە بۆ چوونمان هەبێ کۆمەڵە تەسەوراتمان هەبێ ئەم حکوومەتە بێ وابێ ئەبێ کەم و کورتیەکانی قۆناغی ڕابردوو تێپەڕێنێ ئێمە وەکو ئەطرافی معارەزە کۆمەڵی قسەمان بۆ ئەبێ بەلای کەم داوای جێبەجێکردنیەکەین کۆمەڵی خواسی خەڵکمانیاوە بەشانمان لەم ئینتیخاباتە داوای جێبەجێکردنیەکەین ئەوانە هەموو قسەی طەبیعین بەڵام گرنگتر ئەگەر ئەمانەیە حکوومەتێکی تەوافقی نیشتیمانی ئیتلافی بێ ئەو حکوومەتەیە کە زۆرینە داوامانەکە ئەڵێ وەرن دانیشن با قسە کاک محەممەد ینی ئەم حکوومەتەی کە کاک مەولود باسی لێوەکە ینی جیاوازی لە بینی حکوومەتی مشارەکە و ئیشتراک ینی ئێوە ئەتوانن بەشدار بن لە حکوومەتە بەبێ ئەوەی هاوبەشی سەرەکی بن وڵا بە ئەگەرەکەی کاک مەولود باسی کردووە با نەبێت بەنی تاکە ئەگەر کە قسەی لەسەر بکەین بڕێن ئەگەر وابێ ینی چۆن نەبێ چونکە بەوەی چک لە ئەگەرەکانە کاک مەولود باسی دەکا کە من لە ڕاستیدا لەوانەیە هینم هەبێن تەفسیرێکی ترم بۆ مەسەلەکە هەبێ ڕێکەوتنی استراتیژی نێوان پارتی وەکێتی چەندی جێبەجێکراوە لە ساڵی 2007 تا ئەمڕۆ من لە خۆیان نەپرس ڕێکەوتنی استراتیژی ئەوایە دوو زۆنەکە یەک خەیەکیان نەخستووە ئەوایە هێزی چەکدار یەک خەیەکیان نەخستووە ئەوایە وەزارەتی دارایی یەک خەیەکیان نەخستووە
ئەبواە یەکێتی کە سەرۆکی حکوومەتی دەبێت لە زاخەوە تا خانەقین حکومی بکە نەیتوانیەوە بیکە وەزیرەکانی پارتی لەو دیو دەسەڵاتیان نییە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە سلێمانی ناتوانێت حکومکا بەیەکێتی ئەمە ئیتفاقی استراتیژی ئەگەر تەنها بۆ دابشکردنی پۆستەکان بووە من ئەوە قەنەعاتی منە واقعەکە جوانمان پێ دەڵێ زۆر بە سەراحەت کاتێک کە گلەیی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و برادرانی پارێز دەکەین سەبارەت بە سلێمانی ئەڵێ کاکە ئێمە لەوێ دەسەڵاتمان نییە بە هەمان شێوە کاتێک گلەی لە دکتۆر بەرهەم دەکرا سەرۆکی حکوومەت ئەمە هەولێر و دهۆکە و ئەوەی لە ئاخری یعنی کەواتە ئیتفاقی استراتیژی لە واقعێکدا هاتۆتە ئاراوە کە لەوانەیە لە زەمەنی خۆیدا بە شێوەیەک لە شێوەکان بە نەزەری ئێمە ئیجابیاتی هەبووە بەڵام سلبیاتی زۆر بووە بەڵام سلبیاتی زۆر بوو یەکێک لەو اعتراضە گەورانەی کە خەڵکی کوردستان هەیە بۆ لەسەر ئیتفاقی استراتیژی هەبووە و ئیتفاقی استراتیژی هەتا ئێستاکە هەمووشی ڕوون نییە چی ئیتفاقی استراتیژی بۆ خەڵکی کوردستان و بۆ هێزب لایەنە سیاسیەکانیش ئەوان لە بینی خۆیان ڕێکەوتونە لەسەر کاتە ئەو بۆچوونەی کاکمەولود ئەبێت بۆ بە پێم قسانی ئێستا ڕاست بێت لەبەرەوەی هێشتا بەرژەوەندی و دوو حیزبە لەو ئیتفاقی استراتیژی ماوەتەوە کەواتە بەڵام واقع سیاسیەکە و خۆی نەماوەتەوە یعنی ئیتفاقی استراتیژی چۆن دروست بووە ئیتفاقی استراتیژی لە زەمانێکدا دروست بووە کە یەکێتی و پارتی تقریبا هێزەکانیان وەکو یەک بووە قورسایی ئینتخابیان وەکو یەک بووە لە کوردستان بەڵام ئەمە گۆڕاوە باشە تۆ ئیتفاقی باشە کەواتە ئێستا چەندەها ئیتفاقی سیاسی هەیە لە 56 ساڵی ڕابردوو لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕۆژێک خۆی ئەمێنێتەوە خۆی نامێنێتەوە یعنی ئیتفاقی نێوان وڵاتانی ناوچەکە هەیە ئیتفاقی نێوان عێراق و تورکیا هەیە عێراق و ئێران هەیە ئێران و تورکیایە ئەوە خۆی ماوەتەوە نەماوەتەوە بەرەو من پێم وایە واقعی تازە حکوومەتێک لەسەر شێوازێکی تازە فەرز دەکا من ناڵێم بەدەر لە مشارەکەیەکێتی ناڵێم بەدەر لە مشارەکەی ئیسلامیەکە ناڵێم بەدەر لە مشارەکەی بزوتنەوەی گۆڕان من پێم وایە ضرورەتەکە هاوکیشە سیاسی تازەکە ئەو نەخشەی تازە هاتوۆتە پێشەوە شتێک فەرز دەکا کە جابێ لەوەی کە ئیتفاقی استراتیژی فەرزی کردووە لە چەند ساڵی ڕابردوو بەڵام ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان بۆ مەسەلەی مشارەکەکردن لە حکوومەتدا شتێک لە ئێمە زۆر مهمە مەبدەئی شەراکەت لا ئێمە زۆر گرنگە کۆمەڵێک مەسەلەی زۆر گرنگ هەیە لە وڵاتە بڕیاری سیاسی لە وڵاتە چۆن دەرەچێ ئەبێ لەسەر مەبدەئی شەراکەی ڕاستەقینە بێ ئیدارەکردنی ئەم وڵاتە مەلەفە هەستیارەکانی سەبارەت بە هەرێمی کوردستان دەستخۆشکاکێ من ئێوە بەڕازین بە مەبدەئی شەراکە یعنی ئەوەی کە دکتۆر محەممەد باسی کرد ئیتفاقی استراتیژی سروەخان لەسەر مەوزوعی ئیتفاقی استراتیژی من ڕەنگە لەگەڵ بەشێک لە بۆچوونەکانی ئەم دوو بەڕێزە نەبم ئێمە باواقعی بین هەرێمی کوردستان بە قۆناغێکی زۆر تاڵاتێ پەڕێەوە ئیتفاقی استراتیژی هەریکی بۆ کوردستان نەکرد بێ سەقامگیری سیاسی بۆ کوردستان هێنایە ئارا دوورخستنەوەی ئەگەرەکانی شەڕی ناوخۆی لە ئێمە دوورخستەوە و توانیمان بە یەک سەنگەری لە بەغداش بتوانین پێگەی کورد بپارێزین ڕاستە من لەگەڵام دیسان ئەڵێن باواقعیشمی ڕەنگە نەمان توانی بێ 100% هەموو ئەو خاڵانەی کە ئیتفاقی لەسەر کراوە لە ڕووی ئیداریەوە بێنن ئارە بەڵام لەگەڵەوەشە توانرا سەقامگیری سیاسی بێنە بۆیە لێرەوە سەراحەت ڕایەگەین ئیتفاقی استراتیژی بەمانای داخستنی دەرگا لە سەلایەنەکانی ترنی و ناشبێ ئێمە ئەڵین ئەم قۆناغێکی تازەیاتۆتە ئارا پارتی دیموکراتی کوردستان براوی سەرەکی ئەم هەڵبژاردنەیە وەکو هێزێکی سیاسی گەورە کە ئیستحقاقی خۆیەتی بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە پێمان وانە لایەنەکانی تر لە ڕێی سەپاندنی مەرج لەسەر یەکتری ئێمە دیسانەڵێم خاڵی هاوبەشمان زۆرن ئەکرێ و خاڵە هاوبەشانە بکەینە بناغە لەسەرەوەی کە چۆن ئیداری وەزعی کوردستان لە ئێستا و لە ئایندا بکرێ مەفهومی شەراکەی سیاسی سروەخانیان شەراکە لە وەرگرتنی بڕیاری سیاسە نەبەستراوە بێتەوە بەوەی کە تۆ لە ناو ئیدارە ئەبیان لە ناو ئیدارە نابی بەشێکە بی لە حکوومەتیان نا هەموو جارێک لە ساڵانی ڕابردووە بوو هەموو قۆناغە سیاسەکان بێنەوە بەرچاوی خۆتان سەرۆک مەسعود بارزانی لە ڕێی دروستکردنی ئەنجومەنی باڵای پارتە سیاسەکان لە ڕێی کۆبوونەوەی سیاسی لەگەڵ هەموو هێزە سیاسەکانە بۆ وەرگرتنی قەرارە سیاسەکان بەوانەشی لە ناو پرۆسەی سیاسیان شەرنیە و لە ناو حکوومەت بێتر یان لە دەروی حکوومەت بێ لە دەروی پرۆسەی سیاسی بێ گەڕاونەتەوە بۆ هەموو لایەنە سیاسەکان بەڵام دیسان ئەڵێن ئەم قۆناغەوە ئاکات لەسەر هەمومان فەرزەکات کە هەمومان پێکەوە کار لە پێناوهێناندی ئیستحقاقاتی مەرحەلی بکەین بەڵام ئێوە بۆ خۆتانگلەیتان هەیە بوو لەسەر بەغدا کە حکوومەتێک بووە بەڵام بەپێی حکوومەتی شەراکەی حەقیقی نییە ئەم حکوومەتە ئێوە ئەو تەجروبەی بەغدا دووبارەکەنەوە یان ئێوە وەکو دکتۆر محەممەد وتی فعلەن ئەتانەوێ حکوومەتێکی شەراکەی حەقیقی پێم وابێ بەراوردەکە بەراوردێکی دروست نییە بەراورد کەمەڵێم گلەیتان آخر عێراق وڵاتێکە لە دوونەتەوەی جیاواز پێکاتەوە کە کورد و عەرەبن لە ناو عەرەبی شیعە و سوننە هەیەەوە ئێمە بمانەوە نەمانوی لایەنی تریش لە ناو عێراقا هەیە امتیداداتی و عەدەلاتی ئیقلیمیش لە ناو عێراقا هەیە بۆیە مەفهومی شەراکەوەی پێوتێ پارتنەرشیپ یانەوەی کە تەوافق و کۆنسنسنسی پێوتری لە عێراق جیاوازترەوە کە لە ناو هەرێمی کوردستانە بە هەرێمی کوردستان یەک خاکە یەک هەرێمە نەتەوەیەکی گەوری کوردیتیان لەگەڵ باقی نەتەوەکانی ترە بەڵام لەماو ئەمە ئێمە پرۆسەیەکی دیموکراسیمان هەیە
تەمەنی زۆر لەوەی عێراق گەورەترە فەهمی سیاسی خەڵکی کوردستان فراوانترە و تۆ ناکرێ ئەو تەوەقعی لە شەراکەت و لە تەوافق لە بەغدا هاتە بێنیت فەرزیکەت یان کۆپی پەیستی کە لەسەر دۆخی سیاسی کوردستان ئێمە ئەڵێن مەفهومی شەراکە لە ناو حکوومەت بی و لە دەرەوەی حکوومەت بی بۆ بڕیارە استراتیجیە نەتەوەیەکان بە تەنها پارتی یان یەکێتی یان هێزەکان کە پێشتر لە ئۆپۆزیسیۆن وەکو مامۆستای شارفی ئیسا لە میحوەری ڕەساسیان ئەوەی گرەی زۆنی پێڵە نازانە بنێ دەسەڵات لە ئۆپۆزیسیۆنە مێنەوە یان دێرە ناو دەسەڵات ئێمە ئەڵێن ئەم قۆناغێکی تازایەتۆتە ئارا لە دوای 21ەوە خەڵکی کوردستان لە قۆناغێکی تازایەت تەوەقعاتی جیاوازتری هەیە و گەورەتری لە هەموو لایەنەکانمان هەیە ئەبێ هەمومان لە ئاستی داخوازیەکانی ئەم خەڵکابین و نابێ هیچ هێزێکی سیاسی لەسەر هەڵوێستێکی یان لەسەر هەڵوێستێکی لەم لالۆلای ئەقسا بکرێت. دەستخۆش پێشەوەی کاک مەلود بێمەوە لای تۆ دەچینە ناوبڕێک و دەگەڕینەوە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتەن.